ساڵ لە دوای ساڵ شاری هەولێر فراوانتر دەبێت. فراوانیەک کە گەیشتووەتە ناوچەکانی دەور و پشتی و هەوڵی تێکەڵبوون بە ناو شارەکە دەدەن. ناحیەی دارەتوو لە ساڵی 1970 وەک کۆمەڵگەیەکی زۆرەملێ دروست بووە. دانیشتوانی سنوورەکە خەڵکی ڕاگوازراوی ڕانیە و قەڵاتجێ و دەوروبەری کەرکووکن. لە ساڵی 2007 حکوومەتی هەرێمی کوردستان بە ناحیەبوونی دارەتووی ڕاگەیاند. لە 16 گەڕەک پێکدێت و 5 گوندی لە 4 دەورە. کۆی گشتی دانیشتوانی 115,000 کەسە، واتە 25,000 سەرخێزان کە لە سەدا 66 دانیشتوانی ڕەسەنی ناوچەکەن، لە سەدا 5 پەنابەرن و لە سەدا 29 ئاوارە. ناحیەی دارەتوو لە ساڵی 1970 بەهۆی ڕاگوێزراوانی هاوڵاتیانی دیکە لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان گوازراونەتەوە ئەم شوێنە کۆمەڵگا بۆ پێشتر، دواتر ئەمری ناحیە پێدەرچووە. دانیشتوانی ئەم سنوورە زیاترینیان خەڵکی کەرکووکن، پارێزگای کەرکووک و هەروەها قەڵاتجێ و هەروەها بەشێکی کەمی ناو سەنتەری پارێزگای هەولێر هاتوونە تێرە. دەتوانین بڵین پرۆژەی خزمەتگوزاری لێرەدا لە ئاستی مامناوەند بوو، خەڵکی هەژارنشین و چینی ناوەند بوونە، بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێداگیر بوو لەسەر گەیاندنی خزمەتگوزاری بۆ تەواوی شار و شارچکەکانی کوردستان بە قەزا و ناحیە و گوندەکانەوە، ناحیەی دارەتووش بێبەش نەبووە لەم خزمەتگوزاریانە و دەتوانم بڵێم لەم کابینەیە پشکی شێری بەرکەوتووە لە پرۆژەی خزمەتگوزاری، چ لە دروستکردنی ڕێگاوبان، چ لە دروستکردنی قوتابخانە، دروستکردنی پارک، دروستکردنی ئاوەڕۆ، دروستکردنی پۆنت لەم سنوورە. ئەمەش وای کردووە کە بژانەوەیەکی نوێ بەم شارۆچکەیە دروست ببێت. ئەوەی لە بەرچاوانە ئەوەیە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تەواو بە چاکردنی ڕێگاوبان و ئاسانکردنی ڕێگەی هاتوچۆی هاوڵاتیان دراوە. ناحیەی دارەتووش بێبەش نەبووە لە خزمەتگوزاریەکانی شەقام و ڕێگاوبان. ڕۆژەی شەقامێکی سیمەتریە کە ئێمە لێرەین، گەڕەکی نیشتیمان و گەڕەکی هەرێم پێکەوە دەبەستێتەوە. شەقامێکی سیمەتریە بە درێژایی 500 متر جووتسایدا. طبعاً ئەم شەقامە پێشتر شەقامێکی هەتا بڵێ تێکچوو کێشە لەسەر بوو. جگە لەوەی کە گەڕەکی هەرێم و نیشتیمانیش پێکەوە دەبەستێتەوە، گەڕەکی ژینیش بەم شەقامە پێکەوە بەستراون. دەتوانم بڵم لە ئایندێکی زۆر نزیک ئەم شەقامە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان بە دروستکردنی ئەم شەقامەش گرفتی هاتوچۆ لەم سنوورە نامێنێت. 3 گەڕک لەم سنوورە سودمەند دەبن لەم دروستکردنی ئەم شەقامە. 2 قوتابخانەش لەم شەقامە بوونیان هەیە، جگە لەوەی بنکەی تەندروستی و بنکەی دابشکردنی کارەبا و بنکەی پۆلیسیش هەر لەم شەقامەیە بوونیان هەیە و سوودێکی باش بەم یەکە کارگێریانش دەبەستێتەوە. دەتوانم مەزەندەی ئەو بکەین زیاتر لە 1000 هاونیشتیمانی سوودمەند دەبێت لەم شەقامە لەبەرەوەی نێوانی 3 گەڕەکە. ئەو پرۆژانەی لە 4 ساڵی کابینەی نوێیەم بۆ ناحیەی دارەتوو ئەنجام دراوە. کرداوکردنی ڕێگاوبان 7 ملیار و 767 میلیۆن و 239 هزار دینار، چاککردنی ئاو و ئاوەڕۆ 115 میلیۆن دینار، دروستکردنی پۆند 877 میلیۆن دینار، دروستکردنی پارک 42 میلیۆن دینار، گۆڕینی ڕێڕەوی ئاوی سروشتی باران 49 میلیۆن دینار، دروستکردنی بینایی نوێی شارەوانی دارەتوو 54 میلیۆن دینار. کۆی گشتی گوژمەی پرۆژەکان 10 بیلیۆن و 93 میلیۆن و 39 هزار دینار. یەکێکی دیکە لەو پرۆژانەی بۆ ناحیەی دارەتوو ئەنجام دراوە چاککردنی ئاوەڕۆیە، ئەویش بە بەکارهێنانی نوێترین ڕێگاکانی چارەسەری ئاوەڕۆ. یەکێکی تر لە پرۆژە گرنگەکانی ئەم سنوورە دروستکردنی شەقامێکی سیمەتریە بە درێژایی 3 کیلۆمەتر کە گەڕەکی ژین بە گوندەکانی باغمرەفەندی و گوندەکانی دیکەی ئەم سنوورە دەبەستێتەوە. هەڵبەتە ئێستا لە قۆناغی دانانی ئاوەڕۆ و سەبکردنی کۆتایی ئاوەڕۆکانی
کە بۆ هەردوو دیوی شەقامەکە ئاوەڕۆمان هەیە هەروەکو لە وێنەکان لە پشتی من دیارە ئێستا کارکردن تێدا بەردەوامە لەم شوێنە گرفتی ئاو هەبوو کۆبوونەوەی ئاو هەبوو بەڵام بە تەواوکردنی ئەو دوو ڕێڕەوە ئاوەڕۆیە دەتوانم بڵێم گرفتی ئاو لەم سنوورە چارەسەر دەبێت. بڕی قیرتاوکردن لە ناحیەی دارەتوو 2,458,000 متر دووجایە. بڕی پرۆژەی ئاوەڕۆ 7,750 مترە. پۆندەکان بۆ ئەوە دروست دەکرێن ڕێگری لە دروستبوونی لافاو بکەن و ببنە هۆکارێکیش بۆ گلدانەوەی باران و بەکارهێنانەوە لە کەرتەکانی کشت و کاڵ و گەشتیاریدا. پۆندی بربەستی دارەتوو بەرزی ئەم پۆندە 8 مترە، درێژی پۆندەکە 164 مترە، 350,000 مکعب سێجا ئاو لە خۆ دەگرێت گل دەدرێتەوە. گرنگی ئەم پرۆژەیە ئەم پۆندە وا دەکات کە چیدی کە مەترسی لەسەر گەڕەکەکانی دارەتوو دروست نەبێت. 168 پرۆژەکە بە ئەنجام دراوە، ئومێدەوارین لە ماوەی دیاریکراوی خۆیەتی کە تەواو بێت بەوەش وا دەکات کە دارەتوو چیدی کە ناکەوێتە سەر مەترسی هەڕەشەی لافاو. بێگومان گلدانەوەی ئەم ئاوە دوو سوودی دەبێن بۆ ئاژەڵدارانی ئەم سنوورەکە سوودێکی باشی لێ دەبینن و هەروەها بۆ گشت و کاڵ دەتوانن هاوڵاتیانی ئەم سنوورە کە ئەو شوێنانەی کە بە مەبەستی کشت و کاڵ بەکاری دێنن زیاتر سوود لە ئاوەکەی ببینن بۆ ئەوەی کشت و کاڵی خۆیان تێدا ئەنجام بدەن. جگە لەوەی کە باسمان کەوتمان هاوڵاتیانی ئەم سنوورە بۆ ئاژەڵداری و کشت و کاڵ سوودی لێ دەبینین دەتوانین سوود لەو ببینی بیکەینە شوێنێکی گەشتیاری بۆ ئەم دەڤەرە لەبەرەوەی خۆتان دەزان هەر شوێنێک ئاوی لێ بواتە ئاوەدانی هاوڵاتیان دەتوانن سوود لەم شوێنە بینوەکو مەبەستی گەشتیاری. پاراستنی سروشت و سەوزکردنی ژینگە لە ناحیەی دارەتوو لەبیر نەکراوە، بەڵکو هەوڵدراوە پاکڕاگرتن و چاندنی دار و درەخت لە ئەرکی لە پێشی نەبێت تاوەکو دانیشتوانی ناوچەکە سوودی لێ ببینن. ڕۆژەکانمان بۆ نەوەسا لە دروستکردنی شەقام و دروستکردنی ئاوەڕۆ و پۆند و ئەو بابەتانە بێ بەڵکو بە مەبەستی زیادکردنی سەوزایی لەم سنوورە پێداگیر بوون لەوەی ڕێژێکی زۆری دار لەم سنوورە بچێنین دار و نەمام هەروەکو و پارکێکە لە پشتی من وا دیارە ئەم شوێنە بۆ زانیاریتان شوێنێک بوو کە گۆماوی ئاو زۆرکاوی ئاوی پیسی ماڵان یان ئاوی بارانبارین تێدا کۆ دەبەوە. ئەم پارکە جگەلەوەی کە مەبەستمان لە زیادکردن ڕێژەی سەوزایی بەڵکو تەواوی بەرگە هونەریەکانی تێدا وەکو بەرگەی ئاودانی نەمامەکان بە شێوەی قەترەی و هەروەها دانانی ئینارەی کارەبا بۆ ئەم پارکەمان ئەنجام داوە. لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 25 پرۆژە ئەنجام دراوە لەم سنوورە. تێکڕای پرۆژەکان زیاتر لە 10 ملیار دینار دەخەملێنرێت کە پێک هاتووە لە دروستکردنی پارک، دروستکردنی شەقام، دروستکردنی جسر، دروستکردنی ئاوەڕۆ، دروستکردنی پۆند، هەندێک پرۆژەی بچووکی دیکەش. بە تەواوکردنی ئەم پرۆژانەی کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردنن ناحیەی دارەتوو بژانەوەیکی دیکە بەخۆیەوە دەبینێت. دەتوانین ئەو شەقامانەی کە چەندەها ساڵە تەواو نەکرابوون و بە شێوەیەکی ڕێکوپێک دروست نەکرابوون تەواوی شەقامە سیمەتریەکان بەیەکەوە ببەسترێتەوە پشتێنەیەکی ڕێکوپێکی ستانداردی شەقامی سیمەتری لەم ناوچەیە بکرێت.